خۆشەویستان وامان لێ هاتووە لەم ڕۆژانەدا ئیتر هەر کە لە بەیانیەوە هەستاین بە هەواڵەکانی جەنگ ڕۆژەکەمان دەست پێکەین هەتاوەکو ئەو کاتەی کە ئەخەوین و بەردەوام دەروونمان لە نەئارامیدایە. ئەمڕۆ ئێمە لەم تەوەرەی پامی ڕۆژە بە دیاریکراوی باس لە کاریگەری و لێکەوتە نەرێنیەکانی ڕووداوەکانی جەنگ دەکەین لەسەر کۆمەلگا لەسەر دەرونی تاکەکان بزانین چی لێکەوتەیەکیان هەیە، چونکە هەمیشە باس لەوە دەکرێت جەنگ تەنها بۆ ئەو ساتە و بۆ قۆناغە نیە، بەڵکو لێکەوتی زۆر درێژخایانی لەسەر نەوەکانی داهاتوو تریش دەبێەوە بە پێوەی کە ئێستا هۆکارەکانی گواستنەوەی ئەو هەواڵانەش ئاسان بووە. ئێمە ڕۆژانە بەرکەوتنی زۆرمان لەگەڵ شاشەکاندا هەیە، چ لە ڕێگەی تیڤەکانەوە بێ یا خۆت مۆبایلەکانمانەوە بێ، ئەوە ئاگامان لە سات بە ساتی ئەو ڕووداوانەیە چ لە ناوخۆیان یان لە دەرەوەی ئێمە ڕوئەدا. بۆ ئێمەش کاریگەریەکی زۆر لەسەر دەرونی هەموو لایەکمان دروست دەکات و بێگومان وای کردووە کە نەئارامی و جۆرێک لە دڵە ڕاوکێ و خەمۆکی و ترس و دوڵنی لە نێوماندا بڵاو بکاتەوە. ئەمە گەرلەوەی کە هەمیشە باس لەوەش دەکرێت کە جەنگ لێکەوتی مرۆیی کۆمەڵایەتی دەرونی ئابووری ژینگەی زۆر زۆر گەورەی هەیە لەسەر کۆمەلگاکان. بزانین ئەو لێکەوتانە دەکرێت چ کاریگەرێکی هەبێ و ئێمەش چۆن بتوانین مامەڵە لەگەڵ ئەم ڕووداوانەیە بکەین. دەکرێت لەناو هەموو ئەو نائارامیانەیە ئێمە بتوانین دەرچێک بدۆزینەوە بۆ وەرگرتنی ئارامی و سەقامگیری، یاخود ئەم بابەتە چۆن مامەڵی لەگەڵاکرێ و لە لایەنی دەرونی و لە لایەنی کۆمەڵاسیەوە چۆن باسی لێوە دەکراوە. باسی زیاترین بابەتە دەکەین با میوانداری بەڕێز سەرکەوت عەبدولقادر ماستەر لە کۆمەڵاسی کە بە خۆشحاڵیەوە لە ستۆدیۆ ڕاستەوخۆ لەگەڵمانن. مامۆستا سەرکەوت بەخێر بێت. مامۆستا کاتێک باس لە جەنگەکەین بێگومان بابەتی زۆر زۆر باس دەکرێت، تا یعنی توژنی زۆریشمان هەیە لەسەر ئەو لێکەوتانی کە پێشتر لە جەنگەکاندا هەبوون. یعنی بۆ منە من بابەتێکم خوێندەوە باسی لەوە کرد ئەگەر پێشتر یعنی بۆ منە لە جەنگی جیهانی یەکەمە لە سەدا نوێی ئەو کەسانی کە تاوانەکانیان بەرامبەرەکرا خەڵکی سیڤیل ببوون، یعنی ئێستا لە سایان نەوە ئەم ڕێژەیە بەرز بۆتەوە. زۆربەی ئەو کەسانی کە زەرمەندە بن خەڵکی بێتاوانە سیڤیلن وە زۆر جار ئەو ڕووداوانەی جەنگیش کە بڵاو بێتەوە کاریگەری زۆر لەسەر دەرونی تاکان دروستەکاتجا بزانین لێکەوتە خراپەکانی جەنگ چیە، پاشان درێژاین بە بابەتەکە. سپاس بۆ میوانداریە، هیوادارم وشە سەرنجەکە مازانستی بێت و سوودی هەبێ بۆ هەموو لایەک. طبعا وشەی بابەتی جەنگ و ئارام ئەم بێنە وردەکاری بابەتی زانستیەوە دەروناسی جەنگمان، یعنی بۆ منە جەنگکردن چۆن لە ڕووی دەروناسی و لە ڕووی علمی نەفسەوە چۆن کاریگەری هەیە لەسەر دەرونی تاک و کۆمەلگە و کەسانی بەرامبەر، یان بڵێ مەمانایەکی تر ئەو بابەتە جەنگیانی کە بڵاو ئەکرێتەوە زیاتی کە میدیا ڕووی هەیە چی شوێنەوە و چی لێکەوتێک لەسەر دەرونی ئەو تاکانە جێئێڵێ. بیرمان نەچێت ئێمە لەناو کۆمەلگەی خۆمانە تاکانی خۆمان چەند جۆرێک جەنگیان بینیوە، هەم جەنگانی ساڵانی پێش و هەم ئەو شەڕانی کە لە یعنی شوێنوارێکی جێشتووە کە لە دەرونی ئەو کەسە هەست بە ترس و جۆرێک دڵە ڕاوکیە و نائارامی ئەکا. هەم ئەمەش وە ئەکات کە ئەم جەنگانی کە دروست ئەبن زۆرترین شوێناری لەسەرکی لەسەر هاوڵاتی ئەبێ لەسەر خەڵکانی مەدەنی ئەبێ زەرمەند یەکەم ئەوانن، چونکە هەم ترسی دووبارە بوونەوەشیان هەیە بۆ ڕووداوانە، هەم لە ڕووی ئابووریەوە، هەم لە ڕووی سەقامگیری و ئاسایشەوە، هەم لە ڕووی دەرونیەوە، هەم لە ڕووی لایەنی ژیانکردن و ئەوانەوە هەموو ئەو سەقامگیری کە لە تاکێک پێویستەتی لە دەستی ئەدا. بۆ نمونە ئەگەر سیرکرد لە ماوەی پێشوە میدیا کوردەکانی خۆمان ڕۆڵێکی زۆر خراپیان بینی لە گرانکردنی هەنێک کاڵایە کە ئەسڵەن جێگەی باز نەبوو. بۆ خەڵک زۆر پەلاماری بابەتی خۆراکی خۆراکی ئەکرێت چوناو مارکێتەکان ئەچۆ بۆ بارگرایی لەسەر بەنزیخانە و بابەتی سوتەمەنی ئەوانە، یان هەردوو نەڕۆی کردنی بلور و لەمپا و فانوس ئەوان ئەم بابەتانە کەواتە میدیا وەکو چەقۆیە گوایە ئەتوانین لە ئانوساتێکە هەم ڕۆڵێکی ئیجابی بینێ هەم ڕۆڵێکی سلبی بین. بەڵام بابەتە سەرەکەمان بابەتی شەڕ و جەنگە. جەنگ بەمانە فراوانەکەیان لەمانە کۆمەڵاسیەکە ئێمە توانین بڵێن ئەو دۆخەنە هەموارەیە کە ڕوبەڕووی تاک بێتەوە کە لێکەوتەیەکی سلبی لەسەر دەرونی تاک جێئێڵێ، یان لە ڕووی ئابووریەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە تەنان لە بوارەکانی ژیانگە تووشی ئاسەنگی زۆر گەورەی ئەکا. ئەو دیمەنانی کە پەخش ئەکرێکە لە میدیاکانی خۆمانە بەداخەوە ئێمە پێویستە ئیتیکی تەواو یعنی ئاکاری پیشەیی ڕۆژنامەوانی لە بەرچاوبگیری کە ئایا ئەم بابەتانی کە پەخشەکرێ یعنی بۆ نمونە لەگەڵ لایەنی کللتوری کۆمەڵگەی کوردیە ئەگونجێت، لێدانێ لە ئاسایشتەوەی کۆمەڵگەی کوردی بۆ نمونە هەشوێنێک یەکسەر ڕووماڵەکەکرێت بەبێ بەرامبەر یعنی ئەتێ بەو کۆمەڵگەیە
يعني ئێمە بەلامانەوە سێرەکە لە هەموو جیان لە شوێنێکمانەیە پێ وەزارەتی معنی بۆن لە عێراقا وەزارەتی بەرگری لێ بەرپرسیان لە ئێران وەزارەتی بەرگریە ئەبێ وەزارەتی جەنگ و بەرگری ئەو بابەتانە پەخشکات و شوێنەکەی کە لێ وەرگریە ناکرێ هەر میدیاگەر شوێنێک بەر درۆنێک لێ یا بۆنمە شوێنێک زیانێکی بەرئەکوێ یان لە شوێکی درەنگە شوێنێک بەرلافاکە و شوێنێک درۆنێک لێە شوێنێک زەرمەند بوو لەلایەن هەرێک بۆ خۆی سەربەخۆی لەگەڵ ئەو هەواڵانە ئەم ڕووماڵکردانە لێکەوتێکی زۆر سلبی لەسەر دەرونی تاک دروستەکە ئەمە ژواکە جۆرێک لە شپرزەی بۆ دروستکە یا بۆ منە ئەم چەند شەوانی پێش سەرکردن لە شاری سەمانی بەرفرۆک ئێشتا فرۆکخانی هیچ عیبێکی نییە بەری کەوتانی بۆ منە لە فرۆکخانی هەولێریە لە ئەم هەواڵە جۆرێک لە ناڕاستانە جۆرە لە چاواشە دروستەکە ناسەقامگیریەکە بە دەرونی تاک هەست بە چیەکە هەست بەوە ئەکا کە تۆ لە ناو وڵاتێکە ئەمن و ئاسایش نییە لە کاتێکا تۆ هیچ گرفتێکت نییە ڕەنگە ئەوەی کە لێرە ئەگوزە لە شوێنی کەش بگوزێرێت بەڵام ئەو هەواڵانە ناکرێتە پەخشێکی گیانی بڵاو بکرێتەوە لەبەرەوەی قسە ئێمە لەسەر ئەمەیە ئەم بابەتانە لێکەوتەیەکی دەرونی زۆ قوڵیان هەیە ڕەنگە ئەم هەواڵانی بڵاو ئەکرێتەوە چەند مانەوە مەغزایکی زۆ جیاوازیانە بێ هەم لە ڕووی دەرونیەوە هەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە هەم لە ڕووی سیاسیەوە لەبەرەوە کۆمەڵگەی ئێمە دەرگا و پەنجەرێکی زۆ کراوەیە گرنگە کە هۆشیار بین لە بڵاوکردنی ئەم بابەتانەیە لایەنی دەرونی تاک لە بەرچاو بگیرن نەک بۆ بڵاوکردنی لایک و ڤیوە کە زۆر زەرەی زۆ لە تاگەیات مامۆستا هەر لەسەر میدیا بۆستینەوە زۆر جار دیقەتی یابێ لە میدیاکانەوە شارچێتی ژەکرێ باوەڕکە ینی بە جۆ لە جۆرەکان پێی خۆش لەو شارە بدرێ خۆم ینی متابعەکەم ینی وا ئەکاڵێ بە جۆ لە جۆرەکان ناڕاستەوخۆ بەرپرسانی ئەو شارە بووە ها لەگەڵ دژمنەکانە ڕێکەوتنەها دژمنەکان چیەکەن لە شارەکەیانها ینی ڕێک ئەمە ئەبینی ئەمە تا چەند کاریگەی دروستەکە لەسەر بەریەکەوتن دژایەتیکردنی نێوان شارەکان کە لەخوا بەزیابێت ینی کۆمەڵگای ئێمە شارەکان گوندەکان ئەمووی تۆکمەی و خۆشەویستیەکیان بۆ یەکتر هەیە بن ئەیبەست بە شپرزەی بابەتی میدیایەوە کە لە ناو میدیای شارەکانی خۆمان جۆری لە دژایەتی یەکتری ئەکەن بۆ ئەوی زاڵبوونی بوارێکی میدیا بەسەر بواری میدیایەکی تردا یعنی بۆ نمونە بۆ نمە میدیایەکی تەلەڤیزیۆنیمان هەیە باشە تەنها ڕێکڕێ بە ئەو ئەپچێ ڕووماڵی ئەو شوێنە بکات ئیتر بەلایەوە گرنگ نییە ئایا هەواڵەکە ڕاستە ڕاز نییە یان بۆ نمە کۆبوونەوەیەکی ئەمڕۆ موچەهات ئەمڕۆ یعنی هەنێک شت هەیە کە لەم کۆمەڵگەی ئێمە یعنی بەلای منەوە زۆر بە شتێکی زۆر ناشایستیم کە دەرخواردی ئەو کۆمەڵگەی ئەدرێ دایم دەرونی تاکی کۆمەڵگەی ئێمە لە ئازار و لە کێشمەکێشم و لە شپرزەیە زۆربەی ئەم بوارێکە دروستەکە میدیا ڕۆڵێکی زۆر سلبیتی ئابینێ یعنی بۆ نمونە هەردوو نەڕووی ئەم چەند ڕۆژی پێشوو کە یعنی کۆمەڵێک درۆن ئاراسی هەولێر و سلێمانی ئەکرێت چینە ئارامەیەک دروست ئەکا تەنان ڕووماڵکردنی ئەوانەی کە لە بواری میدیا و فەیسبوک و هەر ئەوانەی کە لە ڕۆژەمە خوان لە چەند شوێنێک پۆستی ئەەکەن یعنی دۆخێک دروست ئەەکەن کە تۆ لە ناو مؤسسەیەکی تاوە جەنگیایی ینی من بە پێویستی نازانم گرنگە هەموو لایەکمان لانی دەرونی و لانی کۆمەڵاتی کۆمەڵگەی خۆمان لە بەرچاو بگرین دوای ئەوە ئەم بابەتە ئەستە قەڵبی ئاسایشی نەتەوەیەوە گرنگە ئەم بوارە والێک بدرێتەوە کاتێک ئەم هەواڵە بڵاوەکرێتەوە ئایا ڕوبەڕووی لانی دادگا ناکرێتەوە ئایا ئەم هەواڵی بڵاوەکرێتەوە شایستی ئەوێ دەرخواردی کۆمەڵگە بدرێ لەبەر ئەوە ئێمە شتێکمان هەیە ئیتیکی ڕۆژنامەوانی یانی بڵین ئاکارە پیشەکانی کاری ڕۆژنامە و بابەتی ڕاگەیاندن و سەحافەیە ئایا ئەو کەسێک بابەتە بڵاوەکاتەوە چەند لایەق و شایستەی کۆمەڵگەی کوردیە لەبەر ئەم هەواڵانی بڵاوەکرێتەوە ئەگە بیریشمان نەچێت لە ساڵانی ڕابردوو ئەو شەڕانی کاکرا بۆ منە کە داعش پەلاماری شاری کەرکووکیە ئەوەنی هەواڵە ڕاگەاندنەکان زەربەی لە هێزەکانی پێشمەرگای ئەوەن دژمن زەربەی لێنە لەبەرەوە بڵاوکردنەوەی ئەو هەواڵە ناشایستانە جۆرێکە لە شمشێرێکی ناڕاستەوخۆ ورەی ئەو کۆمەڵگەیدا ئەبەزێن لایەن کاریگەریگە سەر لایەن دەرونی معنەوی ئەو تاکە هە لەبەر ئەمەشە زانستێکمانەی پێڵەن علمی نفسی جەنگی یان بۆ منە ئەو بابەتانی کە ڕنگدانەوەی هێ لەسەر بابەتی دەرونی تاک بۆیە من وای دەبینم ئەم میدیانە بە شێوازی لە شێوازەکان کارەکەن بۆ ڕوخانی دەرونی تاک یان بە ماناک لە مانەکان جۆرێک لە شارچێتی دروستەکەن کە زبربوون و ڕوبەڕوونە بەرامبەر یەکتری دروستەکەن میدیایەک لە میدیاکان یان بڵێ کەناڵە لە کەناڵەکان بابەتێک بڵاوکات دژی شارەکەی تر دژی شوێنەکەی تر ئەمە ژواکە جۆرێک لە دژایەتی و زبربوون و تونگوتیژی لێکە هەر ئەمە ژواکە کە بێتەوەی ئەم بابەتانە بڵاوکرێت قاڵبی تونگوتیژی میدیاییەوە چکەوتو هەر بۆچی لە کۆمەڵگەیمە بە هاواڵی خۆش بڵاو ناکرێتەوە بۆ منە بۆچی دەرونی تاکی ئەمە ئەوەنە لە ناسەقامگیری لە شپرزەی لە شڵەژانە هەمومان ئەم ڕنگدانەوەمان هەیە لە سەرما چکە
میدیاکان ڕۆڵێکی زۆ خراپیانەی لە بڵاوکردنەوەی هەواڵە توموتیژ و شەڕ و ناخۆشەکان بەم هەواڵانە جۆرێک لە کۆکردنەوەی لایکوڤی و جۆرێک لە لایەنگر و چوزانم خوێنەر و بینەر بە خۆیان دروستێن کە ئەم هەواڵانە هەواڵێکی بێبنەمان هەنێجار هەنێکیان چاواشەکارین تەنها بۆ دروستکردن جۆرێک لە نەئارامی بۆ هەم بۆ شارەکەمان هەم بۆ تاکوم بۆ کۆمەڵگەشت تەنانەت یان ڕاگەیاند راوێکیش بڵاو کرایەوە کە ڕێگە بە میدیاکان نادا لە هەندێک شوێنە ینی هەندێک زانیاری تۆ ئەدەی کە هۆکارێکە هەر بۆ بە ئامانجگرتنی زۆرێک لەو شوێنە گرنگانی کە هەیە ئەمە بابەتێکە بەڕاستی زۆر قوڵە بەڵام من حەزاکەم هەر لەوای بمێنەوە مامۆستا یەکێکی تر لەو شتانەی کە هەیە هەست ناکەی ئێمە بکوونەتەوەی کورد کەمێک ئاشناین لەگەڵ خەم و لەگەڵ جەنگ و لەگەڵ ئەمانە ینی بۆ منە ڕووداوێک ڕوئەیە خەڵکەکە خۆی بەپەرۆشەوە ئەچێ بۆ ئەو شوێنانە لە کاتێکە ئەم شوێنە مەترسی لەسەرە لە کاتێکە زۆرجار بڵاوکرێتەوە لەت کایە مەچنە ئەم شوێنانە بەڵام سێرەکەی هەر تاکێکمان بەپەرۆشین بۆی کە هەواڵەکان بزانین یان بچینە ئەو شوێنانەوە کە زانین ئەمە جێی مەترسی و پێویست ناکانی ئەمە لەو شوێنە بوونمان هەبێ بۆ من پرسیارەکە سەرڕاکێشتکۆ خۆمان تاکی زادەی جەنگین یعنی ئەمە بیرمان نەچێ ئەوانی کە ڕووماڵی میدیایی ئەکەنویانی بۆ منە لەم ڕۆژودۆخیان زۆرجار لە ناو یعنی لە زمانی زانسا پێڵە ئەڵێ نەوەی جەنگ و نەوەی دوای جەنگ ئەتوان ئێمە هەنێکمان نەوەی جەنگین هەنێکشمان نەوەی دوای جەنگین بۆ منە ئەوانی کە لە پرۆسیا هیچ دەبێ جەنگەکانی ساڵی هەشتاکان خۆیان یان باوکیان کەسکارەکەی بینیوێتی دوای ئەوە شەڕی نەوەیەکی بینەوە شەڕی ناوخۆی بینەوە شەڕی داعشی بینانی بە بەردەوامی ئەم کۆمەڵگەی شەڕ و جەنگ و ئاشوبوو بەرۆکی بەرنادا لەبەر ئەوە خۆی زادی ئەو جەنگێ ینی لەنا ئەو جەنگە دروست بووە لەنا ئەم شەڕ و ململانەیە یعنی ئەزمونێکی باشیە هەر ئەوەش نەبێ ینی خۆی لەناو قەیرانێکە بەردەوام بووە شتەکانی زوو تا ڕادێک بەلاوە ئاسایی ینی زۆ بڕوا بکە زۆ بەلای ئاسایوەکووە لە بازنگەیەکی زۆ داخراوە خلوت لەنا ئەم شەڕ و ئاشوبە و جەنگ و ململانەیە کە بەلای زۆ ئاسام هەواڵانە بڵاوکاتەوە بیرمان نەچەم چەند ڕۆژی پێشوو کە لە بارەکانی UN ئەدرا دوای ئەوە لە نزیکی شاری جوان درا دوای ئەوەی کە لە شەستێکە درا میدیاکارەکە ئەڵێ لە فلان شوێن درانی ڕێک موقعەکەی بۆ دیاری ئەکا تۆ کەناڵێکی ئاسمانیە ئەتوانێت هەر هەواڵەکەی تۆ دوژمن بڵاوی کات بڵێ ئێمە ئەوە لە فلان شوێنمان پێکە یعنی ئێمە شتێکمان نییە کە بتوانین جۆرێک لە کۆدێکیان بڵێن جۆرێک لە زمانێک بەکاربێنی کە دوژمن ناتوانێت استفادە بەلای خۆیان ڕاکێشە هەواڵێک بڵاوەکرێتەوە سەبۆن من لە خوا نەخواستە هەواڵێکی بۆ لەرزێ ینی لە وڵاتانی کە قەت هەواڵێکی ڕاستەخۆ بڵاو ناکاتەوە تا ئێستا ئیسرائیل نەوی تۆژماری کوژاوانی من بە دەقیقی ئەوە نەیە کە ئەو وڵاتی تووشی وێرانکاری و جەنگێکی کە جەنگێکی سەپێنراوە بەسە وڵاتیان ڕۆژهڵاتی ناوەڕاست بەڵێ کە خۆی پلاندانەری کە خوێن ڕێژترین وڵات لە عالەمە ئەمریکا و ڕۆژئاوا و غەرب و ئەوانە کە خۆیان داهێنەری جەنگن و خۆشە بە باوکی دیموکراسیدان لە کاتی کە خۆیان هۆکارن بۆ کوشتنی ئینسانیەت و یعنی هوەری جەنگ لە ئەمریکا ئەوەیە شەڕ دروستەکەن وڵات وێرانەکەن دوای ئەوە لە ڕێگەی UN و خێمە دابەشکردن خەریکەن خەڵک ئاوەراکەن لەناو تۆ لە بینەوە باڵەخانە و لە خانە و بلانی خۆتەوە ئاوەردەکان ئەتخەن ناو خێمەوە ئەمە پلانی ئەوانە دوای ئەوەش میدیا کوردیەکانی خۆشمان هۆکارێکن بۆ چاواشەکردن هۆکارێکن بۆ نەئارامی دەرونی هۆکارێکن بۆ بڵاوکردن ئەو هەڵە خوێن ڕێژ و موتیژانە لەبەر ئەوە کەم تا زۆر پشکی شێر بەر میدیا ئەکەوێت کە ئەم هەواڵانە بەر نەگوازێتەوە یەکەم زۆ گرنگە هۆشیار بین و ئەو هەواڵانە بڵاو نەکەینەوە کە ڕنگدانەوەی خراپی لەسەر دەرونی تاک دوای ئەوە بیرمان نەچی میدیاکی سیرەکە مناڵ سیرێکە گەن سیرەکە هەرزەکە سیرێکە بە ساڵە چوان سیرەکە ڕەنگە ئەم هەواڵە جەنگیانە لێکەوتێکی زۆ خراپی بێ لەسەر جۆرێک لەو چینانەی کە لە تەمەنێکی مناڵ و هەرزەکاریدان لەبەرەوە ئەم وشانەی کە ئێڵێن ئەم بابەتە جەنگیانە ئەبێتە چی ئەبێتە ئەزمونێکی زۆ لە دەرونی ئەو تاکەیە ئەگەری توش بوون بە نەخۆشی سیاکە بەتابەتی نەخۆشیە دەرونی بێگومانمە زۆر ینی زۆر بابەتێکی مەترسیدارە هەبێتەوەی بڵاوبوونەوەی جۆرێک لە نەخۆشیە دەرونەکان لە قەلەقی لە نەئارامی هەر ئەمە ژواکە ئەم تاکە وڵاتی خۆی خۆش نەوێ ینی بیرەکاتە باشم لە کۆمەڵگەی کوردیام بوو ئەبێ من لە درێژایتە من هەر لە شەڕ و لە ملۆمەی لە خوێ نابم ئەمە ژواکە جۆرێک لە کۆچکردنیەکی ناڕاستە خۆ دروستەکە من لە شارێکم سەبۆن منە شاری هەولێران شاری سلێمانی شارێکی زۆر ئارامە ڕەنگە ڕوبەڕووی شتێک بێت بەڵام پێویست ناکە میدیا هێشتا شتەکە دروست دەبێت لە شاری سلێمانی ئەوە ڕوویدا لە شاری هەولێر ئەوە ڕوویدا یعنی پێش
دامەزاوەکانی لێکۆڵنەوەکەن پێش ئاسایشەکەون پێش ئەو شوێنەگە کە بەرپرسیارەتین هەڵەگرن کە ئەو شوێنە چی تیا ڕووداوە لەبەرەوە میدیای کوردی واسەکەم لە شبرزەیەکی زۆر خراپایە ئەو هەواڵانەی بڵاوەکەن هەنێکیان چاواشەکارین هەنێکیان زۆر ناکامڵ و ناڕاستن لەبەرەوە وەزارەتێکمانە ناوی وەزارەتی ڕۆشنبیری گرینگە جۆرێک لە سنووردانان جۆر لە فلتەرکردنەوەی بۆ هەواڵانی کە بڵاوەکەنەوە کە هیچ نەبێ ئاسایشی نەتەوەی وڵاتێکی خۆمان پارێزین ئاگامان لە دەرونی تاک بە تاکی کۆمەڵگەی کوردی بێت مامۆستا باس لە بێئومێدی بێهیوایی کە زۆر جار مرۆڤ کە بیرەکاتەوە کەسێکی ئازیزی بۆ یەفشەڕۆ لە دەستزاوە یاخود ماڵ و سامانەکەی لە دەستزاوە تووشی بێهیواییە بێ وای لێت ئیتر ینی ژیانی بەلاوە گرنگی وەکو با بڵین وەکو ڕۆبۆتێک دێت و ڕات و شتەکان ڕایەکات بەڵام لە ناخی داشتێکی ترە ینی ئەم ئاسەوارەش خراپەشی هەیە لەسەر ژیانی لەسەر دەرونیە و تاکە بێگومان ئێمە بیرمانە چەند ڕۆژی پێشوو کۆمەڵێک مرۆڤی وڵات پارێزەکانی خۆماکەوەی کە پێشمەرگەن و وڵاتمانە پارێزن شەهید بوون لەسەرم خاکە جوانە لەبەرەوە ئەبینین کە دوژمن لە هەموو لاگە پەلاماری ئێمە ئەیە و نابێ ئێمە هەواڵانە بۆ ئەوان بڵاو بکەین کە ژماری کوژاوەکەمان چین و چینانی بۆ نمونە پێمان ناخۆشە بەڕاستی ئەگەر نەوەیەک پەروەردە ئەەکەین کەسێک پەروەردەگی کە وڵاتمان بەپارێز دوو بەدەستی بەدەست بەنەحق ئەکوژێت و شەهید ئەبن لەبەرەوە ڕنگدانێکی زۆر خراپ دروستەکە هەم لە ڕووی دەرونیان هەم کەسوکاریان هەم خێزانەکانیان شتێکی تر کە من ئەمێ زۆر جێگەی سەرنج ببن یعنی بۆ مە کەسێک ئەمرێدان ئەکوژیان شەی دەبێ من زۆرم بەلاوە سیرە کەناڵێکی بیدای ڕاستەخۆچێ مقابلیانەکەیان بڵێم ئەمە چ سەر جەنازەکەی هێشتا ڕووداوەکەڕووینەوە چێ معلومات و زانیاری وەرەگرێ بڕوا بکە من ساڵی ڕابردوو لەسەر کۆمەڵێک بابەت ئەمان و تکایە با ڕووماڵی میدیایی نەکرێت گەنجێک خۆی کوژیان بڵێن کچێکی 18 ساڵ لە فلان گەڕک و فلاشن و بۆ ئەم زانیارە بخێتە ناو میدیاوە بۆ دامەزراوێکمانێ بۆ وەزارەتی دادمان هەیە وەزارەتەکانی ترمانێک کە خۆیان معنی بەم بابەتانە بۆ دامەزراوێکی سەربازیمانەیەکی پێشمەرگەیە وڵاتێکی ئێران بردومانی کردیا ئەمریکایە ئیسرائیل ئەبێ وەزاری پێشمەرگە خۆی جوای باتەوە نابێ میدیاکانی خۆمان زۆر بچنە ئەو وردەکارێنە کە زانیاری ورد بدەن بە دامەزراوەکانی تر ڕەنگە هەر خۆی دامەزراوی دوژمن خۆی سوودوەرگێ بڵێ ئەوە نەمان بۆکو نمایشەکە وەکو ئێمە وەکو دوژمن سەیری خۆی ئەکا لەبەر ئەوە ئەم زانیارانە کە ئەگوازرێتەوە خۆی زانیارێکی مەترسیدارن هەم نابێ ڕووماڵکرێ هەم ئاسایشی نەتەوەی و تاکانی کۆمەڵگە خۆمان لە بەرچاو بگیرێ لە جیهانی شاهی شوێنێکمان نییە بە تەواوەتی هەموو زانیارەکانی خۆی بخاتە ڕوو بۆی کەسانی دەوروبەر سوودی لێوەرگێ نمونەشمە وڵاتی ئیسرائیل هەتا ئێستا ژماری کوژاوەکانی خۆی ئاشکرا ناکە هەتا کویسە ئەو شوێنانەی کە بردمان کراوە ناڵە کەس ڕووماڵی بکە لەبەرەوە ئێمە سیاسەتێکی وامان هەبێ کە وڵاتی خۆمان پارێزین نابێ ئەو شوێنانەی کە توش دەرمن یەکسەر لە میدیاکان و پەشکرێ شوێنەکان کە ببینێت و ئاسەوارێک و لێکەوتی خراپ لەسەر دەرونی تاک و کۆمەڵگە دروست بکات مامۆستا سەرکە ئێمە چۆن مامەڵە بکەین بۆی کە دەروونمان بپارێزین دەروونمان ئارام بێ و لایانی کۆمەڵایەتیمان ئارام بێ لەو ڕوودا و پێشهاتانی کە ڕوئەیە ئایا دەکرێت ینی ئێمە هەندێک ڕێکار هەیە بگرینە بەر بۆن پێویست ناکە کە من ئیشەکەم ئەوە نییە بەردەوام ئاگام لە موشک بە موشک و درۆن بە درۆن بێت کە لێرەوە بۆ ڕواایانی ئێستا بۆ کەسێک کە میدیاکارە خۆی لە بوارە ئیشەکە تا ڕادێک ئەبێ ئاگای لە زانیاریەکان بێ بەڵام بۆ کەسێکی تر کە ئیشی ئەوە نیە پێویست ناکە بەردەوام لەگەڵ ئەم هەواڵانەیە بڕواوە نەئارامی بۆ تاکانی تری خێزانەکەی منداڵێکی بچووکی هەیە کەسێکی بەتەمەنی هەیە ئەنی ئەمە ڕەنگە ترس و لەڕاوکردنەوە ئەم خێزانەیە بڵاو بکاتەوە من پێم وایە بەشێک لەوەکاری بڵاوکردن لەڕاوکی خودی میدیا خۆیەتی تەلەڤیزۆنەکانن میدیا بینراوە بیسراوەکانن نعنی ئەگەر بۆ نمونە هەرکەس بە ئاکاری پیشەی خۆی هەستێ ڕەنگە جۆرێک لەو قەلەق و لەڕاوکیە کەم بکرێتەوە بۆ نمونە میدیاکان سنوردارکرد لە بڵاوکردنەوەی هەواڵان تموتیش و زبرەکان بۆ نمە پێویست ناکە کاتێک شوێنێک درۆنێک بەری ئەکەویان بڵێن کارەساتێکی نەخوازدا و دروستێ بەڕاستەخۆ پێویست بە پەخش ناکات پێویست بۆ ناکە کەسە بچێتە ئەوێ خۆ تازە حاڵەتەکە و کارەساتەکە و حەدەسەکە ڕوویاوە ئەگەر و کەسە پەخشی بکە یاخود پەخشینەکە تازە هیچ سوودێکی نییە بەس مامۆستا ڕەنگە لە کۆنتڕۆڵی هاوڵاتیانە بێ ئەوەی کە لە کۆنتڕۆڵی هاوڵاتیا بێ مەبەستی من لەو لایەنەیانەوە گرنگە هۆشیار بین ئەو ڕووداوانی کە ڕوئێن خۆمان بتوانین جۆرێک لە سەقامگیر لە دەرونی خۆمان دروست بکەین دووهەم کە بەلای من و زۆ جێگەی سەرنجە و کە زۆ گرنگە سوودی لێوەرگین ئەو بەها گرنگانی کە لە ناو کۆمەڵگی خۆمانایە بیپارێزین زۆر پشت بەو هەواڵە چاوەشەکارانە نەبیستنی کە ئەوترێ ئێمە کێشەیەکمانێ لە ناو کۆمەڵگی خۆمانە زۆر جار تاکی خۆمان بڕە بە
شتێکەکە ئێشتا ڕووی نەداوە ینی بۆ هەواڵێک بێبەنەما دروستەکەی ئەمە لای دەرونی تاکە تێگەیە ڕەنگە شتێک دروستە بێ حاڵی دروست زۆر زۆر ئاساییە من لە شاری سلێمانیام ئەگەش لە شتێک لە شاری دۆک دروستە من هیچ ئاگادار نیم میدیایە بڵاوی ئەکات و میدیا ڕائەگەین میدیا ئەو ئامرازە دروستەکە بەڵام ئەگەر لە شارەکە منیشا دروست بوو شتێکی زۆ زۆ ئاسایی لە بازنی زۆ زۆ بچووکایە بە هەومان وەشیار بین سەقامگیر بین و خۆماش پرزەنەکەی نەبینە بارگرانی هەم بۆ خۆمان هەم بۆ وڵاتمان هەم بۆ چواردەورمان ڕەنگە ئەم جۆرە مامەڵە هۆشیارانەوە بکات کە دامەزاوەکانی کەس سوودمان لێ وەرگێ کاتێک کە حاڵەتێک ڕوئەیە بۆن منە حاڵێکی نەخوازاوە بابەتێکی جەنگیە شتێک ڕوئەدا بە هەومان هاوکار یەکتری بین ئەگەر کەسێک تووشی کارەساتێکە بێ تەداخلی ئەو بابەتان و بواران نەکەی کەسی لایانی پەیوەندیدارە ئیشی لەسەرەکە حاڵەتی دیشمانە کە پێویستە بە خودی خۆمانەوە ئەوەستا سەروەعی و هۆشیاری خۆمان ئایا چۆن مامەڵی لەگەڵا بکەین پێویست بەو پرزەیە ناکات پێویست بەو جۆرە مامەڵە شێوازە ناکە کە ئێمە جۆرێک لە بیرکردنەوە هەم بۆ خۆما دروستەکەین زۆر جار هیچ حاڵەتێک ڕووینەوە بەڵام ئەوش پرزە دەرونی کە لە ناو ناخی خۆمانەیە بیرکردنەوە لەگدانەوەیکی زۆر سلبی دروستەکەین ئەمەوە ئەکا کە بارگرانی دروستکان بۆ خۆمان هەم دەرونیشمان ئارام بکەین هەم بۆ بکە کە جۆرێک لە نەساقامگیری بۆ خۆمە بە چواردۆرگەشمان دروستەکەین ئیستەش دووپاتی ئەەکەمە جۆرێک لە میدیاکان جۆرێک لە فەیسبوک و ئەپەکان و یان بڵین بابەتە کۆمەڵایەتەکان و سایتەکان ڕۆڵێکی زۆ زۆ خراپ ببین لە بڵاوکردی ئەو هاڵە چاوەشەکاریانە کە زۆریان بێبنەمان یان زۆر هەواڵێک بڵاو ئەکرێتەوە هاڵانە ئەڵێ لە شوێنێک کارەساتێکەوە زۆر بە زمانێکی بکەرنادیار قسەکە یعنی هەر بڵاوکردنەوەی هەواڵەکە خۆی زمانێکی ئەکادمی ئیتیکی و بابەتی ئاکاری نییە لەبەر ئەوە وا ئەکات کە جۆرێک لە ناساقامگیر لە دەرونی تاگەکە دروستکات ئەمە ژوو ئەکات کە ڕنگدانوی هەم لەسەر خۆی بێ هەم لەسەر خێزان چواردەورەکەی بەڵێ زۆر سپاس دەکەین بەڕێز مامۆستا سەرکەوت عەبدولقادر ماستەر لە کۆمەڵناسی خوا بەخێر بێ سپاس و دەرفەتە ڕێزار ساقی هەڵساگەن